دوجار پێشمەرگە جوڵەی دەست پێ کرد. ئۆپەراسیۆن بۆ پێگەی قایمی داعش لە نێوان کفری و خورمات و مانگێکە بەردەوامە. دەیان حەشارگە و تەقەمەنی و بەڵگەنامە و گۆڕی بە کۆمەڵیش دۆزراونەتەوە. 5 ساڵ داعش لێرە بوون، بەڵام بە کەمتر لە 5 ڕۆژ لەلایەن پێشمەرگەوە ناوچەیەکی سەخت و فراوان پاکرایەوە. ئەم سەرکەوتنە نهێنی لە پشتەوەیە. هەم زانیاریەکانمان زانیاری وردی ئاسایشی گەرمیان بوو لەسەر بنچینەی ئەو زانیاریانە و بەڕاستی برای بەڕێزمان جەنابی کاک باوڵیش مەیدانیەن ئاگای لە هەنگاو بە هەنگاوی پێشمەرگە بوو، ئیدارەی گشتی دەستکراوە کرد، ڕای سپاردن، نوێنەرەکانیان مەیدانیەن لەگەڵ پێشمەرگەکانە، شۆفڵەکان لەگەڵ پێشمەرگەکانە چنگیان لەسەر سەنگەر هەڵگرتن کرد. من قەت ئۆپراسیۆنی وا کوتوپڕ و شوێنی حەوانەوە و دابینکردنی مستەلزەماتی مانەوەی پێشمەرگەمەوە بەپەلە نەبینیوە. هەموو ڕۆژەیەک حەشارگەی نوێ دەدۆزرێتەوە. ناوچەکانی غڕە و پەڵکانە و قوڕیچایی و بەلەگا بنکەی 3 ویلایەتی داعش بوون. مەترسیشیان دروست کرد بوو. بوو بۆ مەترسی لەسەر هەموو ناوچەکە بە عێراقەوە بۆ ئێمەشەوە چکەش بووە شوێنی حەوانەوەی سەرکردەکانیان، شوێنی پەڕینەوەیان، هاتنەوەیان لە زەرگە و لە ناوچەکان ترەوە بۆ خواروی عێراق بەرەو حەمرین، بەرەو چیای حەمرین و بۆ سەر بە حەیرەکە و لۆیەشەوە ڕۆیشتن بەرەوە تبج. ئەم ناوچەیە ناوچەیەکی استراتیجی بوو بۆ ئەوان. لە هەمان کادا مەترسی بوو بۆ سەر ئێمە لە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی کفریش، چونکە چەند جارێک ڕێگاکانیان گرت، چەند جارێک هاتن ساروخیان ناوشتە ناو کفری. ئەمانە ڕۆشتن بەپێی زانیاریەکانی ئاسایشی گەرمیان ئەوان کاتی خۆی هێزێکیان چوو بۆ معسکەر ئایشە، بەڵام ئێمە بە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیارەمان ود لێش سۆراخیان کردن و بە دوای ناچوون و لیشیان کوشتن. واتە ئەمان ئیسە پەرتەوازە بوونە، چکو هەموو شتەکانیان کەوتە بەدەستی پێشمەرگە. پێشمەرگە جێی خۆی لە سنوورەکە قایم کردووە، کێوماڵیشی بەردەوامە. ئێستا ناوچەکە لە ژێر چاودێری لولەی تفەنگی پێشمەرگەدایە. سامانکەرین کورد چاد نیوز، نێوان کفری خورمات و